ئاماژەیەکی خێرا بە چەند گرفتێکم کە لە تۆماری دەنگدەران بەداخەوە دەهەن ئەویش وەکارێکی ئەوەیە کە بەڕاستی ئێمە تاکو ئێستا خاوەنی تۆمارێکی دەنگدەرانی ئەلکترۆنی خۆمانی نۆکەرێمی کوردستان ئەوەی کە هەیە تەنها ئەو تۆمارەیە کە لایەن کۆمیسیۆنی باڵای عێراقەوە دروست کراوە. یەک لە گرفتەکان ئەوەیە کە هەبوونی ناوی مردوو لەو تۆمارەدا بەداخەوە ئێمە بەپێی ئەو خشتێکە لە بەردەستی مندایە لە 2001 تاوەکو 2017 نزیکەی 242,000 کەس ئەو کەسانێک کە کۆچیان کردو و تۆمارکراون لە خەستەخانەکاندا وجودیان هەیە. ئەوانە تۆمارکراون بە شێوی فەرمی. خاڵی دوم هەبوونی ناوی دووبارە بەداخەوە تا ئێستا 6,342 کەس ناوی دووبارە هەیە کە زانیاریەکانی 100% وەکو یەکە، یعنی ناوی سیانی بەرواری لەدایک بوون وەکو یەکە و فۆرمەکەشان وەکو یەکە، بەڵام دەکرێت دوو پارێزگای جیاواز بن بە هەمان ژمارەی فۆرمی خۆراک بە هەمان ناوی سیانی بە هەمان موالیت. خاڵێکی تر حەزەکەم ئاماژەی بکەم ئەوەیە کە هەبوونی ناوی لێکچوو، یعنی یەک لەو گرفتانێک کە لە تۆماری دەنگدەرانی هەرێمی کوردستان و عێراقشدایە هەبوونی ناوی لێکچوو ئەوەی کە لە هەرێمی کوردستاندا هەیە 96,255 ناوی لێکچوو هەیە، واتە ئەو دوو ناوانە ناوی سیانیان وەکو یەکە، موالیدیان وەکو یەکە، بەڵام فۆرمی خۆراکیان جیاوازە، یاخود ناوی سیانیان وەکو یەکە بەڵام موالیدەکان تۆزێک جیاوازیە لە بەرواری دەنگدانی. خاڵێکی تر ئەوەیە کە ئەوانەی کە تەمەنیان سەر و 90 ساڵە بەشێک لەوانەی کە بەداخەوە ئەوانەی کە 41,899 کەسمان هەیە ئەوانەی کە تەمەنیان سەر 90 ساڵە کە بەدڵنیایی لەوانەیە تەسەوڕ دەکەین تەنها 1,899 کەس مابێت لەو تەمەنەدا، 40,000 کەس کە ناوی ماوە لە تۆمارەکەدا بە قەناعەتی مەزیادە کە پێویستە ڕەش بکرێت. خاڵێکی تر ئەو ئاوارانەی کە لە سنووری مادی 140 بەداخەوە ئەوانیش بەشێک لەوانە و بەشێک لە ئاوارەکانی تری پارێزگاکانی عێراق کە ناویان لە تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستاندا هەیە نزیکەی 23,000 کەسە